ئاوارەیەکی زۆری کەرکووکی و خانەقینی و شنگالی لە ناوچەکانی کوردستانەژین و ئەمانە نەگەڕێنراونەتەوە و لەگەڵیشیا بەڕێزان ئەزانن لە سەردەمی ڕاکانجبوری پارێزگاری بە وەکالەتی شاری کەرکووکە عەرەبێکی ئەجگار زۆر هاتووەتە ئەو شارەوە و گەڕەکێکی زۆر دروستکراوە لەو شارەیە. ئێمە بەرچاوی ئەومان ڕوون نییە چۆن ئەمانە دوجا قەرار لە چارەنووسی شارەکە نادن و لەگەڵیشیا بە پێی زانیاریەکانی ئێمە یەشتان کەمتر لە ١٨ دانیشتوانی گەلانی عێراق کارتی نیشتیمانیان بۆ دەرکراوە. یعنی پێویست بولانی کەم کارتی نیشتیمانی هەموو هاوڵاتیەک لە گیرفانیا بواە و لە ڕووی سیاسیەوە زەرفێکی مۆزوعیتر هەبواە. بۆیە من لەگەڵ هەموو ئەو نیگەرانیانەیە ڕووی دەممەکەمە هەموو ئاوارەکانی کەرکووک خانەقین شنگال دووز و دبس لە کاتی سەرژمێریا بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان بە بێگومان ئێمە وەکو حکوومەت هێرێمی کوردستان بەرنامەمان هەیە کار ئاسانی بکەین بۆ ئەم مەسەلەیە و لە سێشەمی ئەم هەفتەیە یا من کۆبوونەوەیەکی گرنگم هەیە لەسەر ئەم مۆزوعە ئومێد دەکەم بە هەموو لایەکمان بتوانین کوردانی کەرکوو بگەڕێنینەوە بۆ ناوچەکانی خۆیان و لەوێ لە سەرژمێری بەشداری بکەن چونکە بە بێگومان ئێمە خۆمان خاوەن ماڵین و ناکرێ خاوەن ماڵ لەو ڕۆژەیە کە لە دەرگای ماڵەکەی درا میوان دەرگاکەی لێ بکاتەوە.